گرنگی پێدان و هاوسۆزی وەک شوێنەکەوتوانی مەسیح لە جیهانێکدا کە بەهۆی ممارەسەی بتپەرستەکانەوە پیس بووە. هەرگیز نابێت هەستی خەمخۆری و هاوسۆزی لەدەست بدەین. پۆلیسی نێردراوی خودا ئەم بنەمایەی بە شێوەیەکی تایبەت لە ئاسینای پایتەختی یۆنان جێبەجێ کردووە. با لەم بیرمان بێت کە ئەمە ویزگەی سەرەکی داهاتووی بوو. لە دووەمی گشتی مزگیندایەکان چووە شارێکی زۆر بتپەرست. بە ناچارکردن بیریە بەجێهێشت. هەندێک لە جوولەکان باوەڕدارەکان لە سالۆنیکیایەوە هاتنە خەڵکەکانیان لە دژی هاندا. لە کرداران دەخوێنینەوە. دەستبەجێ برایان پۆلیسیان بەرەو کەناری دەریا نارد. دەکرا لە ڕێگەی وشەکایەوە بچێتە ئەسینە، بەڵام ڕوونا کە بە کەشتی ڕۆیشت. کەشتێکی گرت و بەرەو ئەسینا ڕۆیشت. بەڵام سیلاو تیمۆساوس لەوێ مانەوە. ئەوانەی یاوەری پۆلیسی بوون ئەوایان هێنایە ئەسینە. ئینجا گەڕانەوە پاش ئەوەی پۆلیسی ڕایسپاردن بە زووترین کات سیلاو تیمۆساوس بێن بۆ لای. باجارێکی تر سەیری لایەنی جۆگرافی بکەینەوە. ئەو لە بیریەوە بووە. لە ئەوروپاوە چووە فیلیپی، دواتر چووە سالۆنیکی، دواتر بیریە. لە هەردوو حاڵەتەکەدا بەهۆی چەوساندنەوەی بەجێهێشتن چووە ناوکەشتی و ڕۆیشتە بۆ ئەسینە. ئەم گەیشتە نزیکی 480 کیلۆمەترە لە بیریەوە بۆ ئەسینە. ئێمە لێرەدا لە بەردەم دۆخێکی نائاسایین لە خزمەتکردنی پۆلیسدا. لەبارەی ئەم دۆخەوە دەخوێنینەوە. ئاگادار بن، خزمەتی پۆلیس لە ئەسینە. پۆلیس لە ئەسینە چاوەڕێ دەکردن. زۆر بەست و بێزار بوو. لێرەدا پەیوەندیەک بەم بنەمایەوە دەبینین. بنەمای خەمخۆری و گرنگپێدان. زۆر بەست و بێزار بووە کە بینی شارەکە پڕ لە بت. بۆیە لە کەنیشت گفتوگۆی لەگەڵ جوولەکە و خۆپەرستەکان دەکرد. لە بازاریش لەگەڵ ئەوانەی ڕۆژانە تووشیان دەبوو. مەبەست ئەوە جوولەکەی لێبووە، ئەنجومەنی لێبوو. هەمان ئەو کارەی لە بیریا و سالۆنیکی کرد، بەڵام کۆمەڵێک کەسی تەواو بتپەرستیشی لێبوو. لۆقا باسی دیمەنێک دەکات. کۆمەڵێک فەیلسوفی ئەپیکورۆسی و ستۆیکی گفتوگۆیان لەگەڵی دەکرد. هەندێکیان دەیانگوت ئەم جەنابەزە دەیەوێت چی بڵێن بێگومان ئەوە وەرگێڕانێکی زۆر کورتە، چونکە لە دەقە یۆنانیەکەیدا دەکرێت بە مانای زۆربێلی یان ئەم دواکەوتووە چی دەڵێت. بەڕاستی گاڵتەیان پێدەکرد. دەربڕینێکی زۆر بەهێز. هەندێکی دیکەشیاو دەیانگوت دیارە بانگواز بۆ چەند خوداوەرگی نامۆ دەکات، چونکە باسی عیسا و زیندووبوونەوەی دەکرد. لێرەدا ئاماژەیەک بۆ فەیلسوفە ئەپیکۆریەکان هەیە. ئەوان یاری دەستی جیهانی بتپەرستی بوون. دەخوێن و دەخوێنەوە. پاڵ دەدەینەوە سبەی دەمرین. سەرنجیان لەسەر جێژەکان جەستە بوو. تاقمی دووەم فەیلسوفە ڕەواقیەکانن کەسانێک بوون کە ژیانیان زۆر بەجددی وەرگرت. سەرنجیان دەخستە سەر خۆگرتن و هێزی عەقڵ بەسەر مادە و بیرکردنەوەی ئەرێنی. دوو دەستە کەسەیان تێدا بوو. ڕەنگە ستۆیکەکان کراوەتەون بۆ بیستنی ئەو پۆلیسەی دەیگوت، بەڵام ئەوە ئەپیکۆریەکان بوون کە گەڵتەیان بە پۆلیس و فێرکرەکانی کرد سەبارەت بە زیندووبوونەوە. لێرەدا ڕوونکردنەوەکەمان هەیە لەسەر ئەوە. ئەمڕۆ ڕوودەدات. ئەمە دوو جۆرە مرۆڤە لە مرۆدا لە کۆلتوری ئێمەدا ئامادەن. ئێمە دەخوێنینەوە، پاڵ دەدەینەوە، سبەی دەمرین. هەروەها جۆرێک لە مرۆڤەکان هەن کە لێکۆڵینەوە دەکەن و بیر دەکەنەوە و هەوڵ دەدەن ژیانێکی شارستانیان هەبێت. دەبینین بڕێکی زیاتر لە فەلسەفەی دووەم دەخزێتە ناو مەسیحیەتەوە لە مرۆدا. لە شێوەی بیرکردنەوەی ئەرێنیدا کە ئەمەیە چارەسەرەکەش هێزی عەقڵ بەسەر مادەدا. دەبینین کە ئەم جۆرە بیرکردنەوە لە مێژە بوونی هەیە و ئەمەش ئەوەیە کە پۆلیس لەم دۆخەدا ڕووبەڕووی بووتەوە. ئەوە ڕوویدا
ئەو بۆ بەبان کرد بۆ قسەکردن. بۆیە چووە شوێنێک بە ناوی ئاریۆپاگۆس. لێرەدا لە کردار 17 دادەخوێنینەوە. پۆلس لە ناوڕاستی ئاریۆپاگۆسدا ڕاوەستا و گوتی: پیاوانی ئەسینە دەبینم لە هەموو لایەکەوە زۆر دیندارن. کاتێک دەگەڕام و سەیری پەستراوەکانتانم دەکرد، قوربانیەکەم بینی لەسەر نووسرا بوو: بۆ خودای نەناسراو. جا ئەوەتان بۆ ڕادەگەیەنم کە دەیپەرستن و نایناسن. دەتوانین وێنەی ئاریۆپاگۆس ببینین کە تا ئەمڕۆژ وەک مازرەکەیەکی بوونی هەیە. ئەمە ئەو شوێنەیە کە پۆلس چاوی بە فەیلسوفەکان کەوتووە. هەر کەسێک ئەمڕۆ بچێتە ئەم شوێنە باردێک دەدۆزێتەوە کە وتاری پۆلس لەسەری نووسراوە، کە بە زمانی یۆنانی نووسراوە. ئەوەی لەسەر ئەم تابلۆیە تۆمار کراوە ئەوەیە کە پۆلس لەگەڵ خەڵکی ئەوێدا باسی کردووە. ناوەڕۆکی ئەوەی لەگەڵیاندا هاوبەشی پێکردووە ئەوەیە ئەو خوداوانەی کە دەیانپەرستن بوونیان نییە، بەڵکو تەنیا یەک خودای یاسقینەوەی هەیە. ئێوە و هەموو شتێکی دروست کردووە. هەروەها پلانێکی هەیە. عیسای مەسیحی نارد بۆ ئەوەی لە پێناو گوناهەکانی هەموو جیهاندا بمرێت. لە مردن هەستایەوە. ئەم جەوهەری ئەو شتانەیە کە لەسەر ئەم تابلۆیە نووسراون. تەواوی چیرۆکەکە لە کردار تۆمار کراوە. کاردانەوەی جیاواز و تێکەڵاو بەرامبەر، بەڵام پەیامی لە ئایەتی 32دا دەخوێنینەوە. کاتێک گوێیان لە هەستەوانەی مرۆڤدا بوون، هەندێکیان گاڵتەیان پێکرد، بەڵام هەندێکی دیکەیان گوتیان جارێکی دیکە لەم بارەیەوە گوێت لێدەگرێت. ئیتر پۆلس ئەوێ بەجێهێشت، بەڵام هەندێک کەس لایەنگیری پۆلسیان کرد و باوەڕیان هێنا. لەوانە دینیسیۆسی ئەندامی ئاریۆپاگۆس، هەروەها ژنێک بە ناوی داماریس و چەند کەسێک دیکەش لەگەڵیان. تێبینی دەکەین کە نەیوتووە زۆرێک باوەڕیان هەیە، بەڵکو دەڵێت هەندێک باوەڕیان هێنا. لە ئەنجامی ئەو ژینگە زۆر بتپەرستیە کە تێیدا فێر بوون و بانگەشەیان بۆ دەکرد. یەکێک لەوانە بەهێزەکان کە دەتوانین لەم دیمەنەوە فێری بین، لە ئاریۆپاگۆسەوە گرنگی پێدانی پۆلسە، هەستکردنی بە دڵتەنگی. ئەمە ئەو بنەمایە کە ئەمڕۆ لە بەردەممانایە. هەروەها لەم بەوەشەوە سەرچاو دەگرێت وەک شوێنە کەوتوانی مەسیح لە جیهانێکدا کە بەهۆی ممارەسەی بتپرستەکانەوە پێش بووە. هەرگیز نابێت هەستی خمخۆری و هاوسۆزی لەدەست بدەین. پێویستە ئەم هەستە لە بەرامبەریاندا لەدەست نەدەین، تەنانەت ئەگەر هەست بە قیس هاتنەوەش و چاوساندنەوەشی بکەین لەو شتانەی کە دەڵێن و فێری خەڵکی دەکەن، بەڵام پێویستە بە گرنگی پێدانێکی زۆرەوە مامەڵەیان لەگەڵدا بکەین. لە نوێژ و شاهیدەکانمان گرنگیان پێ بدەین. ئەمە بەرەو پرسیاری تەفکیرکردن و جێبەجێکردن دەمانبات. چۆن دەتوانین گوزارشت لە گرنگی پێدان و هاوسۆزیمان بکەینە لەگەڵ ئەوانەی کە بەهێزی بەشدارن لە ممارەسەی بتپرستەکانی ناو کولتورەکەماندا. بەبێ بەشداریکردنی ئێمە لەم ممارەسەدا، لەمڕۆ خەڵکانێکی زۆر لە ناو کولتورەکەماندا هەن کە بەهێزی بەشدارن لە ممارەسەی بتپەرستەکاندا. مەرج نییە هاوشێوەی ئەو بێت کە لە ئەسینا ڕوویدا، بەڵام هەر ممارەسەیەک بتپەرستن. تێبینی دەکەین کاتێک پۆلس بۆ تیسۆسی نووسی لە کریت بوو بۆ دامەزراندنی کلیسا لەم شارەدا. پۆلس بۆ تیسۆسی نووسی کە دەیت و هەڵوێستی چی بێت بەرامبەر بەم خەڵکە بتپەرستانە. کرێتیەکان لە جیهانی ڕۆمەکاندا وەک هەندێک لە خراپترین مرۆڤەکان لەسەر زەوی و لەو ئیمپراتۆریەکانی ڕۆمەدا ناسراو بوون. تەنانەت پۆلس لە بەشی یەکەمی نامەکەیدا بۆ تیسۆس وتی تەنانەت فەیلسوفیەکانیان بە خۆیان دەڵێن درۆزن، درندەی خراپن، ئەوانەی خۆیان بە درندی خراپەکار ناو دەبرن، واتە وەک ئاژەڵ دەژیان و ئەمەش ڕەنگدانەوەی بەها ئەخلاقیەکان بوو. لە دڵی خۆیاندا دەیانگوت تەمبەلی خۆخۆر. ئەوان خۆیان بەو شێوەیە وەسف دەکرد، واتە کەسانێک بوون بەقووڵی
تێوەگڵاو لە بەرپرسایەتی و خراپەکەریدا. بەڵام با بزانین پۆلس چی نووسیوە؟ پۆلس ئەم وشانە بە تیسۆسی وت یادی باوەڕداران بخەرە ڕوو ملکەتی فەرمانراوەیان دەسەڵاتدارن بن. لێرەدا مەبەستی باوەڕدارانە یادی باوەڕداران بخەرە ڕوو ملکەتی فەرمانراوەیان دەسەڵاتتر بن، گوێ ڕایەل بن، بۆ هەموو کارێکی چاک ئامادە بن، قسە بە کەس نەڵێن، شەرەفرۆش نەبن، خۆنەویست بن لەگەڵ هەموو خەڵک دڵنەرمی پێشان بدەن. بەڕاستی تەنانەت بۆ ئەو درندە شەرانگێزانەش ئەمە بە مانای ڕووبەڕووبوونەوەی گوناح نییە. بەڵام پۆلس لێرەدا دەڕێت من گرنگی پێدەدەم هاوسۆزی ئەم کەسانم ئەوان لە خراپەکانیان لە گوناهیکان ون بوون. دواتر دەڵێت پێشتر ئێمەش گێن و یاخی گۆمرا بووین. کوێ لە هەموو جۆرە هەوسبازی و تیرۆکگرتنی بووین. لە قین و ئێرەیدا دەژیاین. ئێسگران بووین. ڕقمان لە یەکتر بوو. بەڵام کاتێک میهرەبانی خودا ڕزگارمان و خۆشەویستیەکەی دەرکەوت نەک بەهۆی کاری ڕەست و دروست کە ئێمە کردومان، بەڵکو بەجێی خۆی ڕزگاری کردین. ئەویش لە ڕێگەی ئەو شوشتنەوەیە بوو کە بەهۆی ڕوحی پیرۆز لە دایکبوونەوەکەی نوێ و ژیانێکی نوێ پێبەخشین. کاتێک بڕگەیەک بۆ کولتورێکی لەم شێوە دەخوێنینەوە، جیەکەی گەورەیە. لە نێوان ئەمە پاشخانەکەمان لەم کۆلتوردا دەبینینەوە. بەڵام دەتوانین لەم بڕگەیەوە کتێبی پیرۆزیش تێبگەین، چونکە بتپەرستی بتپەرستیە و خراپە خراپەیە و گوناح گوناحە. لە نێوان ئێمە و باوەڕدارانی کرێتدا شتێکی هاوبەش هەیە. ئەم شتە هاوبەشە ئەوەیە کە هەموومان گوناحمان کردووە، لە شکۆمەندی خودا دوور کەوتوینەتەوە. هیوادارم لە قوڵایی خراپەکان نەژین، بەڵام هەموو شکۆمەندی خودا دوور کەوتوینەتەوە. هەموومان پێویستمان بە ڕزگارکاریە. دووەم شتی هاوبەش لە نێوانماندا ئەوەیە کە کارە باشەکانمان ناتوانم ڕزگارمان بکات. تەنیا لە ڕێی نعمەتی خوداوە دەتوانین ڕزگارمان بێت. وەک پۆلس دەڵێت نەک بەهۆی کاری ڕاست و دروست کە ئێمە کردومانە، بەڵکو بە بزەی خۆی ڕزگاری کردین. ئەمەش پاڵنەرێکی بۆ ئەوەی هاوسۆزی بۆ کەسانێکی هەبێت کە بە تەواوی ون بوون لەسەر ڕێگای بێهاتووی و فێڵ و خراپەکاری و ڕابەرداران دەڕۆیشتن. پۆلس دەڵێت ئەمە کە بڕیار پاڵنەرەمان بێت بۆ جەبجێکردنی ئەم بنەمایەی وتژیانی. جارێکی تر پێداچوونەوەی بەو بنەمایە دەکەین کە لەم بڕگەی کتێبی پیرۆزەوە لەژێر سەردێری گرنگپێدان و هاوسۆزی وەڕێدەگرین وەک شوێنە کەوتوانی مەسیح لە جیهانێکدا کە بەهۆی ممارەسەی بتپەرستەکانەوە پیس بووە. هەرگیز نابێت هەستی خەمخۆری و هاوسۆزی لەدەست بدەین.